بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وأفضل الصلاة وأزكى التسليم على سيدنا وحبيبنا وقائدنا محمد وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. بینەرانی بەڕێز و عزیز، مسلمانانی خۆشەویست، السلام عەلەیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه. خۆشحاڵ و شادومانین لەم گرتە ڤیدیۆیەدا، لەم کورتە ڤیدیۆیەدا بە خزمەتتان دەگەین. معلومی بەڕێستانە کە ئێمە ئێستا لە مانگی مەولودی پێغەمبەردانی صلی الله علیه وسلم، مانگی لەدایکبوونی سەرداری کائینات، بەپێویستی دەزانین لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدا تیشکێک بخەینە سەر مهمە و ئەرکێکی گرنگی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بریتیە لە ڕێنماییکردنی خەڵک بۆ ڕێگەی ڕاست. بۆ ئەوەش دەچینە خزمەت ئایەتێکی قورئانی پیرۆز کە خوای پەروەردگار خیتاب لەگەڵ پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وەسەلام و پێی دەفەرمێ كتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور بإذن ربهم إلى صراط العزيز الحميد. خواهی پەروەردگار لەم ئایەتە قورئانیەدا ئەو ڕاستیە بەبیر پێغەمبەر دێنێتەوە عەلەیهی سەڵات وەسەلام کە پێغەمبەری نازدارمان صلی الله علیه وسلم بۆ ئەرک و کارێکی پیرۆز هاتووە بۆ دەرهێنانی خەڵک لە گومڕاییەکان بەرەو نور و ڕووناکی. ئەو نور و ڕووناکیە یەکدانەیە، بەڵام ظلومات زۆرە، بە جەمعی هێناوە خوای پەروەردگار. ئەم ئایەتە قورئانیە جێگای هەڵوێستە لەسەرکردنە بۆ ئێمەی موسڵمان. کاتێک کە دەڵێن ظلومات، خوای پەروەردگار بە جەمع و بە کۆهێناویەتی، ئەگەر تەماشا بکەین ئەو ظلوماتەی کە لە سەردەمی پێغەمبەرماندا صلی الله علیه وسلم هەبووە، هەمان ظلومات لەم سەردەمەی ئێستاشماندا هەیە، بەڵام بە ناوی جیاوازەوە، بە بەرگی جیاوازەوە، بە تێڕوانینی جیاوازەوە، بە زمانی جیاوازەوە، بە جۆرەها میکانیزمی جیاوازەوە. با تەماشا بکەین لە سەردەمی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام ظلوماتەکان بریتی بوون لە بەندایەتی غەیری خوا، بریتی بوون لە کوشتنی ئافرەت کچ، ظلوماتەکان بریتی بوون لەوەی کە دەسەڵاتدار ستەمی لە بێدەسەڵات دەکرد. یەکێکی تر لە ظلوماتەکان بریتی بوو لەوەی کە مافپێنەدان، یعنی ستەم و ستەمکاری و نادادگەری. یەکێکی تر لە ظلوماتەکان لە سەردەمی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام بریتی بوو لەوەی کە عەبد و کۆیلە، چەوساندنەوەی مرۆڤەکان، کڕین و فرۆشتن بە مرۆڤ دەکرا. هەمان ئەم شتانە کە کۆمەڵێک نمونەی بچووکن کە ئێمە باسمان کرد، لەگەڵ ئەو هەموو نمونە زۆرەی کە هەیە، ئەگەر بینە سەر واقع و ژیانی ئێستامان، هەمان ظلومات هەیە، بەڵام بە ناوەڕۆکی جیاوازەوە، بە ناوی جیاوازەوە. لەوانەیە ناوەڕۆکەکەش هەندێکیان یەک بێ، بەڵام هەندێکیان جیاواز بێ. با نمونەیەکی بەرجەستەکرا و بێنینەوە. یەک لە ظلوماتەکان کە ئێستا خەڵکێکی زۆری موسڵمان بەداخەوە پێی وەگیرۆدە بووە، کابرا موسڵمانە، دیندارە، خواپەرستە، ڕووی لە خوایە، ئەهلی مزگەوتە، بەڵام تەئیدی عەلمانیەت و تەئیدی بێدینی دەکات، تەئیدی کەسانێک دەکا کە دەیانەوێت بیر و بۆچوونێک بڵاو بێتەوە، فکرە و قەناعەتێک بڵاو بێتەوە، شەو و ڕۆژ ژیانیان، تەمەنیان، ماڵ و سەرۆت و سامانیان خزتۆتە خزمەت بەرنامەیە کە پێچەوانەی بەرنامەی خوای پەروەردگارە، خزتۆتە دەسەڵات و حیزب و ئەوەیە کە پێچەوانەی ئەو دەسەڵات و ئەو ئاراستەیە کە خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام موسڵمانانی بۆ ئاراستە دەکەن. و سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە بتپەرستی هەبووە، ئێستا شەخص پەرستی هەیە، ئێستا حیزب پەرستی هەیە. سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە نادادی هەبووە، ناعەدالەت هەبووە، ئێستاش بە هەمان شێوە ناعەدالەتی، نەبوونی دادگەری گەورەترین گرفتی بۆ مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی دروست کردووە. و لە سەرووی ئەوانەشەوە بە تایبەتی لە جیهانی ئیسلامیدا ئێمە دەبینین ئێستا بەڕێزانم ئەو نادادی و ناعەدالەتی کە ئەوڕۆ ئومەتی ئیسلام پێیوە دەناڵێنێ، چ لە ڕێگای
لەلایەنی دەسەڵاتدار و کاربەدەستانەوە بێ، چ لەلایەنی خەڵکانێکەوە بێ کە زیمامی ئومور کاروباری مسلمانانیان بەدەستە، بە شێوەیەکی بە ڕوون و ئاشکرا دیارە، ئینکاری لێ ناکرێ. نادادی نەبوونی دادوەری بەڕێزانم سەرچاوەیە بۆ زۆرێک لە ئەو کاروبارانەی تری ژیان کە لە کۆسپ و لەمپەری بۆ دروست دەبێت. نەبوونی دادگەری بەڕێزانم هۆکارە بۆ ئەوەی مرۆڤەکان هەست بە ئاسوودەیی نەکەن، هەست بە مرتاحی نەکەن لە ژیاندا. بۆیە دەبینین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مهمەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام زۆر گەورەیە لەوەدا کە هاتووە خەڵک لە ظولومات ڕزگار بکە لە تاریکیەکان بەرەو ڕووناکی و نورێک کە ئیسلامە و کە شەریعەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. کەواتە خوای پەروەردگار لەم ئاەتە قورئانیە پێمان دەڵێ ئەگەر ئێمە بمانەوێ نورمان دەستکەوێ و لەسەر ڕێگایەکی ڕاستە ڕێ بڕۆین، شەقامێک بڕۆین کە دەمانگەێنێتە خزمەت خوای پەروەردگار، شەقام و ڕاستە ڕێیەک کە بەختەوەرمان دەکات لە ژیندا، سەربەرزمان دەکات لە دوا ڕۆژدا، تەنها ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله. خوای پەروەردگار بە ڕوون و ڕاشکاوی پێمان دەڵێ کە ڕێگای ڕاست و چاک و تەواو پەسند لە لای خوای پەروەردگار ڕێگای ئیسلامە و ڕێگای شەریعەتی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام. بۆیە باوریابین و بە ئاگابین ئێمەی موسڵمان ئەو ظولوماتەی کە پێغەمبەری بۆ نێردراوە صلی الله علیه وسلم لە سەردەمی ڕابردوودا، هەمان ظولوماتەکان لە ڕۆژگاری ئێستاماندا بوونیان هەیە، دەنگیان هەیە و میکانیزمی جیاواز هەیە بۆ ڕەواج پێدانیان و بۆ گەورەکردنیان و بۆ ئیهتیمام پێدانیان و شیرینکردنیان لە قاوغێکی جواندا، بەڵام لە ناوەڕۆکێکی پیس و بۆگەندا بۆ موسڵمانانی پێشکەش دەکەن. تا بەرنامەیەکی تر، تا گرتە ڤیدیۆیەکی تر، بەخوای گەورەتان دەسپێرین. خوای گەورە تەوفیقی هەموو لایەکمان بدە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.